توەکانیش جگە لە دەرکردنی بەیاننامە و سەرکۆنە هیچ کارێکی کەی نەکردو. دەمانەوێت لە سەرم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز پیتر گالبرێز باڵێزی پێشووی ئەمریکا ڕاستەوخۆ لە ڤێنێتسیا لە ئیتالیاوە لەگەڵماندایە. بەڕێز گالبرێز شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئایا بەڕای ئێوە نەتەوە یەکگرتووەکان توانیوێتی کێشەکان چارەسەر بکە یاخود نەوەڵا نەتەوە یەکگرتووەکان شکستی هێناوە لە چارەسەری کێشەکان؟ کێشەکان لە جیهان بە ئاسانی کۆتایی نایەن، بەڵام نەتەوە یەکگرتووەکان ڕیکۆردێکی باشی هەیە، تۆمارێکی باشی هەیە لە دەستەبەرکردنی ئاشتی لە جیهان و من شخصی خۆم بەشداریم کردووە لە چەندین پرۆسەدا وەک لە شەڕی یۆگۆسلاڤاکیا و هەروەها لە چەندین وڵاتی دیکە لە سەربیا و خۆم گفتوگۆم کردووە لەگەڵ وڵاتان و بەرپرسانیان و لە یوئێنیش کارم کردووە. بەڵێ زۆر باشە. بەڵێ بەڕێزان بەداخەوە کێشەیەکمان هەیە، هەر کاتێک ئەو کێشەیە چارەسەر ببێت دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین و پرسی زیاتر. باش ئێستا دەڵێن کێشەکە چارەسەر بۆ بەردەوامین لە گەڵ میوانەکەمان بەڕێز پیتر گالبرێز باڵێزی پێشووی ئەمریکا لە ڤێنێتسیاوە لەگەڵماندایە. باشە بەڕێز گالبرێز، بەڵام ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا ڕاستەوخۆ لە نەتەوە یەکگرتووەکان ڕەخنەی زۆری لێگرتن، وتی من بە تەنها 7 جەنگم ڕاگرتووە، بەڵام نەتەوە یەکگرتووەکان لە بری چارەسەر کێشە دروست دەکەن. ئێوە دەڵێن چی؟ بەڵێ سەرەتا دۆناڵد ترامپ وتوێتی کە گەورەترین جەنگی ڕاگرتووە و پێشتریش وتی کە گەورەترین جەنگی جیهان ڕادەگرم کە جەنگی ئۆکرانیایە، بەڵام تاوەکو ئێستا چارەسەری نەکردووە و بەڵێنیدا کە شەڕی غەزە ڕاگرێت، تاوەکو ئێستاش ئەم شەڕە گەورەی چارەسەر نەکردووە، بەڵام ڕاستە هەنێک جەنگی دیکەی ڕاگرتووە و بۆ نمونە هندستان و پاکستانی ڕاگرتووە، بەڵام هەندێک لە بەرپرسانیان دەڵێن تا ڕادەیەک دۆناڵد ترامپ باڵێن ڕۆڵی نەبووە لە ڕاگررتنی ئەم جەنگانە و ئەوانەی کە باسی دەکات دەڵێت نەتەوە یەکگرتووەکان هیچ ڕۆڵێکی نەبووە، نەخێوانە نەتەوە یەکگرتووەکان ڕۆڵی هەبووە. من خۆم شخصی لە چەندین پرسدا لە چەندین جەنگدا هاوکاری نەتەوە یەکگرتووەکانم کردووە و ڕۆڵم هەبووە و قسەم کردووە لە شەڕ و جەنگەکاندا بۆ ئەوەی ڕایانگرین و ترامپ ئێستا چاوی لەوەیە خەڵاتی نۆبڵی ئاشتی بەدەست بهێنێت، بەڵام من پێم وان نییە ئەم خەڵاتە بەدەست بهێنێت چونکە تاوەکو ئێستا بەو شێوەیە نییە کارەکانی. زۆر باشە. بەڕێز گالبرێز، پێت وانە ینی من دەمەوێت زۆر بە ڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارەمان بدەیتەوە، پێت وانە ناوی نەتەوە یەکگرتووەکان هەڵەیە بۆیە چەندین نەتەوە هەیە وەکو کوردە، وەکو کەتەلۆنیەکانە، وەکو سکۆتلندیەکانە، هیچ نوێنەرێکیان لە نەتەوە یەکگرتووەکان نییە. چاکتر نەبوو ناوی بنێن دەوڵەتە یەکگرتووەکان؟ ئەوەی کە دەبوو پێی بەوترایە دەبوو بیان وتایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ویلایەتە یەکگرتووەکان نەک نەتەوە یەکگرتووەکان، چونکە تاوەکو ئێستا دەزانین کە سکۆتلندیەکان گەلی کورد کە ئەم نەتەوانە لە جیهاندا بوونیان هەیە و دانیشتوانێکی زۆریان هەیە، بەڵام هیچ نوێنەرایەتێکیان لە نەتەوە یەکگرتووەکان نییە. دەبوو ویلایەتە یەکگرتووەکان بووە یاخود وڵاتە یەکگرتووەکان بواە، نەوەک ئەم ناوەی کە ئێستا هەیەی نەتەوە یەکگرتووەکان.
و هەروەها وەک ڕێکخراوێک کاری کردووە نەک وەکو باش نەتەوەیە گرتووەکان. زۆر باشە بەڕێز گاڵبرێز ئەمە ڕامانە کێشێ بۆ پرسیارێکی یەکجار جددی بۆ خۆ دەزانی ئەمڕۆ زۆرێک لە وڵاتان دانیان بە دەوڵەتی فەلەستیندا نا گەلانی تریش وەکو کورد نزیکەی 50 ملیۆن کورد هەیە بەڵام نەتەوەیە گرتوەکان هیچ هەوڵێکی نەداوە بۆ چارەسەری کێشەی کورد یاخود دانان بە دەوڵەتی کوردیە پێدوانییە ئەمە سیاسەتێکی دووفاقیە. نەتەوەیە گرتووەکان ڕێکخراوێکە کە 193 وڵات ئەندامن تێیدا و کاتێک کە تۆ ڕەخنە دەگریت ئەوەی ڕووی داوە مەبەسەوە نییە کە تۆ ڕەخ لە نەتەوەیە گرتووەکان بگری و ئەو ئەدایی کە هەیەە بەڵکو ڕەخنە لەوە دەگریت لە 193 وڵات ئەندامن تێیدا تۆ لەوانەیە ڕەخنە لەم 193 وڵاتش بگریت کە چ ڕۆڵێکیان هەبوو لە نەتەوەیە گرتووەکان. ئێستا لە تەواوی جیهان من دڵنیام لەوە کە دووفاقیەک لە تەواوی وڵاتانی جیهان و ئەندامی وڵاتانی نەتەوەیە گرتووەکان هەیە و ڕاستە کە کێشەی فەڵەستین هەیە کە داوای دەوڵەتی خۆیان دەکەن. ئەگەر ئەوان ئەم مافە دەدەنێت فەڵەستینیەکان دەبێت ئەم مافەش بدەنە گەلی کورد چونکە گەلی کوردیش پرسێکی هەیە قەزیەیەکی هەیە کە دەبێت چارەسەر بکرێت دەبێت وڵاتان هەبن پشتیوانی بکەن و بگەن بە مافی خۆیان کە دەوڵەتێکیان هەبێت و نوێنەرایەتیشان لە نەتەوەیە گرتووەکان هەبێت و ئەو کاتێک کە مام جەلال بەڕێز تاڵەبانی وەک کوردێک وەک سەرۆک کۆماری عێراق چوە نەتەوەیە گرتووەکان و لەوێ وتاری خۆی پێشکەش کرد و دەبێت هەمووان تێبگەن لەوەی کە کوردستان لێزاتر لە 40 ملیۆن دانیشتوانی هەیە و وڵاتێکن نەتەوەیەکن بێ دەوڵەت و دەبێن زۆرڵەتیان هەبێت. بڕێز گاڵبرێز جەنابتان باش ئاگادارن ئێستا شەڕ و پێکدادانی گەورە هەیە لە نێوان رووسیا و ئۆکرانیا 3 ساڵ زیاترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئیسرائیل و حەماس لە چەندین وڵاتی تر لە ئەفریقا بەڵام پرسیار ئەمەیە بۆچی بڕیارەکانی نەتەوەیە گرتووەکان بە هەند وەرناگیرێ بۆ ناتوانێت ئەم جەنگانە ڕابگرێت. خاڵی یەکەمەوەیە کە هیچ بڕیارێکی نەتەوەیە گرتووەکان نییە لەم پرسانەدا چ جەنگی ئۆکرانیا بێت یاخود شەڕی غەزا و لە پرسی رووسیا ئەگەر بڵێن نەتەوەیە گرتووەکان بێوێت چارەسەری ئەم پرسە بکات جەنگی ئۆکرانیا ڕاگرێت رووسیا ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە و ڤیتۆی دەکات کەواتە پرۆسەکە سەر ناگرێت و ئەم کاتە نەتەوەیە گرتووەکان ناتوانێت ڕۆڵی خۆی وەکەوەی هەیە ئەدای بکات. کێشەکە ئەوەیە کە ئێستا ئەوەی کە رووسیا دەکات لە ئۆکرانیا بە تەواوی داگیرکاریەکی نایاساییە و ئەندامیشە لە نەتەوەیە گرتووەکان ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە و ناتوانرێت ئەو ڕۆڵەی کە ئێستا نەتەوەیە گرتووەکان هەیەی و دەیەوێت بیگەڕێت بۆ کۆتایی هێنان بە جەنگ وەک خۆی جێبەجێ ناکرێت و تاوەکو لە 1993 و پێشتریش تاوەکو ئێستا رووسیا بەردەوامە لە فراوانخوازیەکانی هێرشی کردوتە سەر ئۆکرانیا لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت و تاوەکو ئێستاش نەتەوەیە گرتووەکان نەیتوانیوە ئەم ڕۆڵە چارەسەرکەوە سەدام حوسێنیش کاتێک کە کوێتی داگیر کرد. زۆر باشە زۆر بەڕێز پیتەر گاڵبرێز باڵێزی پێشووی ئەمریکا ڕاستەخۆ لە ڤێنێتسیا لە ئیتالیا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە.